من ناوم ڕێبوار ڕەوفە ناسراوم بە ڕێبوار شارەزۆری بۆ ماوەی 18 ساڵە لە بریتانیا ئەژیم ژیانی هاوژینیم پێکێناوە خاوەن منداڵێکم بەشی زمانی ئینگلیزیم تەواو کرد چکە لە وڵاتەدا بەڕاستی ئەگەر بتوێ بژیت گرنگە زمانەکەیان فێربیت چکە ئەگەر زمان نەزانیت لە زۆر شت بێبەش دەبیت. بۆ ماوەی 2 ساڵە لە کۆمپانیایەکدا وەکو شۆفێر کار دەکەین. پێش هاتنم بۆ ئەوروپا بەڕاستی زانیاریکی ئۆتۆم لەسەر ژینگە نەبوو. دوای خوێندنەوەی کۆمەڵێک پەرتووکی بە نرخ بەڕاستی کاریگەریکی باشی کردە سەرم بۆیە بڕیارمدا ئەوەی لە دەستم بێت بۆ پاراستنی ژینگە ئەنجامی بدەم. هەر ئەم کارەش وای لێ کردین لە ڕاستیدا لە 2018 لەگەڵ کۆمەڵێک کوردی هەر چوار لای کوردستان سنتەرێکی کوردی بکەینەوە بتوانین خزمەتی کوردانی ئەم شارە بکەین و هەروەها گروپێکی ژینگە پارێزی دروست بکەین. ئەم گروپە ژینگە پارێزە بۆی بتوانین هەم جوانی نەتەوەکەمان بە گەلانی کە بدەین بناسین، هەم ئەم سروشتە و ئەم ژینگەی کە تێداین بیپارێزین. کارەکانی ئێمە هەمووی خۆبەخشیە بێ بەرامبەرە، خۆمان لە ئەستۆی خۆمان ئەو شتانی کە پێویستن بۆ کاری ژینگە پارێزی لە باخەڵی خۆمان دەکڕین، تەنانەت لە چەندین شوێن درەختیش دەچێنین. کۆمەڵێک دۆستی باشمان بۆ گەلەکەمان پەیدا کردووە، تەنانەت کاتێک کاری ژینگە پارێزی دەکەین ئەندام پەرلەمان لەگەڵمان کاری ژینگە پارێزی دەکات، نوێنەری شارەوانەکان دێن لەگەڵمان کاری ژینگە پارێزی دەکەن، تەنانەت جاروایە مامۆستای زانکۆیە دکتۆرە دێن لەگەڵ تا کاری خۆبەخشی و ژینگە پارێزی دەکەن بە ئەرکی خۆیان دەزان. نابی ئەمە هەموو ئەرکەکان بخینە سەر ئەرکی شارەوانی ناوچەکەمان بۆ خایەن کە بۆی ئەو شارەوانی ئەو داهاتەی ئەو پارەی کە لە ژینگە پارێزی و شەقامەکاندا سەرفی دەکات با لە دروستکردنی خستەخانەیەک با لە دروستکردنی خوێندنگەیەکدا سەرفی بکات یان با بۆ چارەسەری نەخۆشەکان سەرفی بکات. لە ڕاستیدا هەندێک جار مرۆڤی هەندە بە تەمەن دەبینی کە دێت لە خەمی نەوەکانی داهاتوودا کاری ژینگە پارێزی دەکات، من شەرم دەکەم کاری ژینگە پارێزی ئەنجام نەدەم. هەر مانگێک و چەند ناوچەیەکی جیاوازی لیدزی کاری ژینگە پارێزی تێدا دەکەین و ئەمڕۆژ ئێستا لەگەڵ کۆمەڵێک هاوڕێکە لەگەڵ ئینگلیزەکانە ئەوان چاوەڕێ ئێمە سەعاتێک کاری ژینگە پارێزی خۆمان ئەنجام دەدەین. بەگشتی لە لیدزاوەی ئاگادار بم 2000 ژینگە پارێزی خۆبەخشێ لە لیدزە و هەر ناوچەیەکش کۆمەڵێک گروپی ژینگە پارێزی خۆی هەیە بەبێ بەرامبەر ناوچەکەی خۆیان خاوێن ڕائەگرن. ئێمە لە کار و چالاکەکانماندانە هەوڵ دەدەین بە پێی توانە ڕێنمایی بە خەڵک بدەین، باسی سروشت و پاراستنی ژینگەیان بۆ بکەین. کۆمەنیتێکی کوردیمان دروست کردووە لەگەڵ کۆمەڵێک مرۆڤی نیشتمانپەرۆر و دڵسۆز و ژینگە پارێز، ئەو بۆ ماوەی 5 ساڵە کاری ژینگە پارێزی ئەنجام دەدەین. لەو ڕۆژەوەی کە کۆمەڵی کوردیمان دروست کردووە لە شاری لیزە ماڵی کوردان گروپی ژینگە پارێزیشمان دروست کردووە لە هەمان کاردا هەم کاری ژینگە پارێزی ئەنجام دەدەین و هەم کاری کۆمەڵی کوردی ئەنجام دەدەین و هەروەهاش قوتابخانەیەکشمان هەیە بە ناوی خوێندنگای نەورۆز. وانەیە ژینگە پارێزی بە منداڵەکان دەڵێن، منداڵەکان دەبین بۆ پارک و شوێنە گشتەکان لەوێ بۆیان باز دەکەین کە پاراستنی ژینگە چەند زەرورە و چۆن بتوانن ژینگە بپارێزن و چۆن گرنگی بە پاراستنی ژینگە بدەن. هەر کاتێک پێویست بکات لەگەڵ خۆمانیان دایان بین و کاری ژینگە پارێزیان لەگەڵ ئەنجام دەدەین. ئەم علاگە پڕ بووە لە کۆتایی چالاکی ئەم ڕۆماندا بە ئیمێڵێک شارەوانی لیز ئاگادار دەکەینەوە. شارەوانی لەگەڵ لۆکەشنی ناونیشانی ئەم شەقامە کە سبەینێت دەوام دەکرێتەوە دێن لای دەبن. ناوم ئێتکار لایڵا، من لە ئەنجومەنی شارم لە پارتی سەوز لێرە لە ساوسلید. من لەگەڵ کوردەکانی ساوسلید و هەندێک هاوڕێی خۆمدام قسە دەکەین و هەموو مانگێک دێینە دەرەوە بۆم سەوزاییە. زۆربەی هەفتەکان لەبارەی کۆمەڵگەکەەوە قسە دەکەین، کارێکی بەردەوامە و ئاڕنگاریەکی گەورەیە، بەڵام پێم وایە زۆریش بەبایەخە. پێم وایە بایەخەکەی لەوەدایە کە زۆر کەس دەڵێن چۆن لەگەڵ کاروباری کۆمەڵگەکەدا ڕابێم. لە ڕاستیدا پێم وایە ئەوە یەکەم هەنگاوی زۆر باشە لە کاروباری کۆمەڵگەکەدا. اینجا پێم وایە لە کۆتاییدا ئەمە جیاوازیەکە دروست دەکات
کە کۆمەڵگە پاک و باشترە و هەستێکی باشیش دەبەخشێت. هەروەها بە تایبەتی لەمڕۆدا شوێنێکی باشی پەیوەندیەکانە لەگەڵ هاوڕەکانم و کەسانی دیکەدا. هەروها پەیوەندی دیکەین نوێش دروست دەکەین و لەسەر شەقام قسە لەگەڵ خەڵکیدا دەکەین. اینجا پێویستە لەناو کۆمەڵگە و تەواوی کۆمەڵگەکاندا جوڵەیەکی باشتر بکەین بۆ ئەوەی جیهانێکی پاک بنیاد بنین و تێشتوانین بیکەین. لە نێو 74 نەتەوەی جیاواز لە لیدزە توانیمانە ببینە براوەی خەڵاتی شارەوانی لیدز ساڵی 2020 بۆ 21 ئەمەش بۆ خۆی بەڕاستی دەستکەوتێکی مێژوویە بۆ گەلی کورد لەم شارەدا. خۆم زۆر بە بەختەوەر دەبینم کەوا وەکو یەکەم کورد لە وڵاتی بەریتانیا کاری ژینگە پارێزی دەکەم خۆبەخشانە بێ بەرامبەر ئەگەر شتێکی بچووکش بێت بۆ پاراستنی ئەم سروشتە بۆ پاراستنی ئەم ژینگە تێدا دەژیم ئەنجامم داوە.